ئەمە لە سنووری ناحەی سەنگاوە ئەمە ئاوە سپیناوە ئەم ئاوە لە گوندی دەرزیلەیە و لە تقریبا لە گوندی شەلەیی وەتێت لە ژێر ئەو شاخی لای شەلەیی وەتێت و دوو ئاوە تقریبا دوو ئاوە ئاوەکەی سەر و فەرقی لەگەڵ ئەم ئاوەی لە خوارۆیەت ئەم ئاوە تقریبا بۆنێکی هەیە وەکو یەلکەی کوڵاو وایە ئەم ئاوە و بۆنەکەی لە بۆنی گۆگرد لە ئەم شتانەکە و تۆ هەم بەڵغی هەیە ئەم ئاوە هەتا بڕاتە خوارۆ ئاوەکە بێتە ئاوێکی ئاسایی و ئەو گوندانەی خوار و بڵێن خواروی دەرزیلە لێ خواتۆ لەم ئاوە خواتۆ بەڵێ و چەند گوندی لەسەرە ینی ئەم ئاوە چەند گوندی تری لەسەرەکە لەم ئاوە ئەخۆنەوە بەس مەسفایان بۆ داناوە لە گوندی مەسۆی سەرچەم لەوێ ئەم ئاوە هەتا دوو سەرڕوا تا خوار ئەڕوا ئەوەی کە بزانیتەوە لەوە لایش تێکەڵی ئاوی ترە بێ و ئەوە بەڵێ ئەوەی کە ئێمە بیستومانێ هەر بەم شێوە بووە بەڵام لە کاتی خۆیان زووتر پێشەوەی کە ئێمە بە بیرمانەیە کەسی وەک لە ئێمە بەتەمەندتر بە بیرینێ لە شوێنی ترۆ هاتووی ئەویان من نازانم بەڵێ خەڵک تێ لەم ئاوەش خۆی ئەشوا تێتە ئەیرە بەڵام زیاتر ئەمە ئاوێکی لێ ترشاوەکەی پێڵن خەڵک زیاتر ئەڕوا بۆ ئاوە ترشاوە لەوێ بەکارێنێ گیان خەڵک حەساسیەتی هەیە یان شتێکی ئاوە هەیە ئەڕوا لەوێ بەکارێنێ و ئاوە زیاتر ئەوە بەڵام ئەمەش هەر بەکارتی و ئیسفادەی لێکرێت بەڵێ وای هاڵێ تۆ سەی بەردەکان کە ینی ئەو بەردانەی هەستەیکە ینی بەڵغی گرتووە هەتا ئەڕاتە خوارۆ ینی لەوێ ئەگەر کەسێکی شارەزا نەبێ قەت ناڵێ ئەم ئاوە یەکە ینی کەسێک نەبێ بۆ منە خەڵکی منتیقە لەوێ بیبینێ بڵێ مە ئاوەس بیە ڕێگاوبانەکانی خراپە کەس پرسیاری لێ ناکە هیچ کەسێ پرسیاری لێ ناکە ئەم ئیمساڵ هاتن ینی تقریبا هەفتا وەرەقەیاندا بۆ ئەو جادەی کە هەروات گرێدەرێکی لێدەن قەنەعەت کە بە 4 ڕۆژ گەیە ئەو سەر و تەواویان کۆتایی هات گومانی تیانی ئەگەر ینی نەک هەر بۆ ئەم منتیقانە ئەگە حکومەت دەستی هاوکاری بۆ لادێکان درێژ بکە و جادە و بانەکانیان بۆ چاو بکە و یارمەتی خەڵک بدا هەموو گوندەکان ئاوەدانە بێن نەک هەر ئەم منتیقە بەڵێ خەڵک تێت خەڵک زۆر تێت بۆ ئەم ئاوە بۆ ترشاوەکە تێت لە مەتێ خۆیە شووە لە ژوورە لە هەولێرۆ تێت لە سلێمانیوە تێت لە وڵاترۆ تێت لە کەرکووکۆ تێت